خۆت بە شێوازێکی گشتی سیستمی تەندروستی لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکە بینیت؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. ئەمە زۆر جاران باسی دێرێن کێشە هەیە. ئەمن حەز دەکەم ئەو ڕۆکە باسی چارەسەری بکەم، چونکە کێشەکان بە باسکردنی کێشەی کەس ئیستیفادە ناکاتن. پێویستە هەمومان هەست بە مەسئولیت بکەین. کەرتی تەندروستی بە دوو شێوازی جوان دەکرێتن، چاک دەکرێتن. کو دەستی ڕاستە دەستی چەپە دەشوە، دەستی چەپەش دەستی ڕاستە دەشوە. کەرتی حکومیمان هەیە، کەرتی تایبەتمان هەیە، دەبی ئەو دووە هەمەهەنگ بن. لە بۆ چاککردنی کەرتی تایبەتی و کەرتی گشتی باری تەندروستی لە هەرێمی کوردستان پێویستە لە کەرتی حکومی ئەو چار هەنگاوە بکرێتن. یەکەمینیان پەرلەمان بوێرانە بیتن، بڕیارێک بداتن هەر دکتۆرەك هەر کارمەندێک لە کەرتی حکوومەتی ئیش دەکا نابی لە کەرتی تایبەتی ئیش بکاتن، وەکو دەرچۆکانی قانون. ئەوانەی کە مۆزەفن ئیشی محەممەد ناکەن، ئەوە ئیشی محەممەد بکە نابی مۆزەف بیتن. بە هەمان شێوە لە کەرتی تەندروستیش دەبی ئەو بڕیارە بدرێن و ئەو بڕیارە لە وڵاتە پێشکەوتوەکان و لە تەنیشتمان لە تورکیا بەو شێوەیە. دکتۆری حکومی دکتۆری کەرتی تایبەت نییە، یعنی دکتۆرەکە دەبی یەکلا بکرێتەوە لە چیان لە ئیش دەکاتن. ئەوە خاڵێکی زۆر گرینگە دکتۆری حکومی و دکتۆری کەرتی تایبەت لێک زیاد بکرێتەوە. خاڵی دووەمینیان هەر کە تایبەتە بە کەرتی گشتی حکومی ئەوەیە کەوا کەسی شاو لە شوێنی شاودا بندرێتن. لە مەسەل لە نەخۆشخانە چی لەناو ئەو دکتۆرانە یەکە بکرێتە مدیر ئەکثر خبرە و ئەکثر شەهادە ئەعلا شەهادە بکرێتە ئەو کەسەیە و ئەو کەسانە هەڵی بژێرن، نەوەکو یەکێک لە دەرێکە زەرع بکرێتون و ئەو کەسانە مەحەبەتیان لۆ دروست نەبیتن، دوێکە هەوڵ بدەن لە ناوە خۆیان بەڕێوەبەریدا بنێن و کەسی شیاو لە شوێنی شاو ببیتن. خاڵی سێمینیان پێویستە ئەنجومەنی دادوەری لەگەر وەزارەتی تەندروستی هەمەهەنگ بیتن. چۆن ئێستاکە دەبی دکتۆری بکەنە حاکم، بیکەنە حاکیمە ساڵانە وەکو معهەد قەضایی چەند دکتۆرێک بچن بەندە یاساییەکانیان فێر بکەن، معهەدێک بکرێتەوە لە وڵاتە پێشکەوتوەکان وانە. کاتێک یەکێک کێشەی هەیە ئەو کێشەی یان زەرەری جەستەیی کردیە یان زەرەری مادی کردیان کەسەشی لێ مردیە کە یەکێک سکاڵا دەکاتن، ئەوەی کە دەبیتە حاکم دکتۆر و دکتۆرەیە بەڵام حاکمە، یعنی ئەوە خۆی یەکلا دەکات و ئەو دکتۆرەیە. چونکە کو ئێستا کە دکتۆرمان هەیە لە وەزارەتی پێشمەرگەی، دکتۆرمان هەیە لەسەر خوێندنی باڵا، دکتۆرمان هەیە لەسەر وەزارەتی تەندروستی، با دکتۆریشمان هەبێتن لەسەر ئەنجومەنی دادوەری، یعنی چەند دکتۆر و دکتۆرەك خۆیان یەکلا بکەنەوە بچن باندە قانونیەکان بخینن فێر بکرێن و ببنە حاکم و حاکمە. چونکە تاکو ئێستاکە کێشەکانی کە لەگەر دکتۆری دەکرێتن حاکمەکە ئەمپولی ڤیالی لێک ناکاتەوە، خەبیری دادەنێتن بەڕێگەی خەبیری ئەو ئیشێ زۆر دوور درێژ دەخانیتن ناگەنە نەتیجەی بزدەبت. لۆیەکە پێویستە ئەنجومەنی دادوەری بیر بکاتەوە وڵاتە پێشکەوتوەکان چەند حاکمەکی دروست بکە. خاڵی چارەمینیان هەر کە تایبەتە بە کەرتی گشتی ڕاگەیاندنە، ڕاگەیاندنی هەرێمی کوردستان تاوەکوی ئێستاکە بە شێوەکی ناپرۆفیشنەڵانە لە کەرتی تەندروستی دەڕوانن، باسکردنی کەرتی تەندروستیان زۆر بە خراپە دەگەێنن. مەسەل لۆ نمونە لە خستەخانە چی کانولەک دادەندرێتن، شوێنی کانولەکە ئیلتیهاب دەکاتن، تووشی مەشاکلی دەبیتن. هەر دەچن ڕاگەاندنەکان دەرێن منداڵێک کانولۆداندرا بەهۆیەوە دەستی بردرا، منداڵێک ئەوها لێ هات، دکتۆرێک نەخۆشیشی کوشت، هەر ئەوها بەو نەسڵەیە دەرێن. تەمەشاکە ئەوە دەبی ئەمە تێبگەین، ینی دکتۆر کەنجینێ نەخۆشی دەکوژیتن، تاوان سەدری سپیەکان کەنجینێ دەبنە مجرم، یعنی ئەوە دەبی بزانین لە سێ حالەتی دەبیتە مجرم. ئەگەر دکتۆرەکە شەهادەی نەبیتن تەخەسوسی خۆی نەبیبیتن بێ ئیشی تێدا بکە. مەسەل لۆ نمونە دکتۆری کلیەیە بێ عەمەلیاتی ڕیخەلەکۆرەی بکاتن، بەڵام ئەگەر دکتۆرێکی ڕیخەلەکۆرەی هات ئیشی ڕیخەلەکۆرەی کرد و شەهادەی هەبوو نەفسی ئیشی خۆی کرد، تەخەسوسی خۆی ئیشی کرد و لە بۆ پارەی نەیکرد، فکرەکە ئەوە بوو بە جوانی ئیشەکەی لە بۆ کرد. باشە دکتۆر زامن نییە لە ڕووی شەرعیشەوە. ئەمن دووسێ نمونێ لەسەر خۆم دەینمەوە. دکتۆرێک ناوی دکتۆر دلێر بوو لە کەرکووچە عەمەلیاتی کردبوو، لە کەرکووچە عەمەلیاتی کردبوو، خەڵک هاتبوو کە باسییان کردبوو ئەوانیان هینا بوو دەیانگوت دکتۆر دلێرشینە یەکەچی کوشت، نەخۆشەکە لە کەرکووچێ بوو بەس ناوی دکتۆر دلێر بووە کەیسێکی کە بووە، خەڵک دێتن دەبی ڕاگەاندنەکان جەریء بن لەو شتەیە، یعنی یان ئەو حالەتەیە کە کابرای کۆمەڵە گڵاقی تێدانا هات گوتی دکتۆر لێرە عەمەلیاتی نەکردمە فێری لێکردمە، کەسی شکایەتی کرد و دوای ئەوەی کە خەبیر دانرا و دۆڕا،
یعنی ئەو ڕاگەاندانە کاتێکی قسەی دەکاتن دەبی بێن لایەنی دومی ژێ بگرن برێن کاکە ئەریوەیە ئەو شتەیە ئەو جەبڵای بکەنەوە بەڵام ڕاگەاندنەکان لەکنەما بەبێ ئەوەی لایەنی دووەم بزانیتن کەنەوە دکتۆر هەر مجرمە یعنی دیان دانەوە مۆزوعی بکەن نابی سۆشەل میدیا لە وڵایەکی کۆمنتی شتی ناڕاست برێتن دەبی ڕاستگۆ بن ڕاستگۆیی دەبی سەروی ئیشەکانیان بیتن کاتێک کەسێک لە محکەمەیە هێشتا نەگلا نەکرایتەوە نابی بێن ئەوان ببنە حاکم وەزارەتی ڕۆشنبیری دەبی لینچ هەبیتن لەگەر ئەو خەستەخانانە کە ئیشی جوانەکان دەکرێت ئەو ئیشە جوانانش بگێنن بەڵام ئیشی جوان ناگەێنرێتن ئیشی جوانەکان دەچێتە ژێرگەڵ